ملكم الروش قالك علوس بويا ومترسي هي علوس ترجي ببا برفرح ترجي ببا حتى مترسي لسر ويك هيك وعراق شي بالشي ويك ببي ميدانك شفيش بله چونکە هەم هەڕەشەکانی ئەمریکا کاتێک هەڕەشە لە ئەمریکا ئەکرێت بێگومانەوەکوی هەڕەشە لە ئیسرائیل بکرێن بەرەو دوو وڵاتە هاوپەیمانن پێکەوە بەردەوام پاڵپشتی لە یەکتریەکەن بۆیە ئێستاش کە دۆخی لوبنان بەم شێوە گەشتووە مەترسی بگاتە عێراقیش. بله میوانی ما هەیە گرێدای وێ میژارێ داخود خەلفی شارێزایی سیاسیشی بەغدای میوانی مەدبەس لاو بۆتە برێز خەلفی بەڕێز حەلفی سڵاوتان لێ بێم کاتتان باش. مەترسیەکە ئەوەیە کە ئێستا بەرەی مقاومە ئەڵێ وادەیە تەواو بوو دیاریمان کردبوو بۆ هێرش نەکردنە سەر بنکە و بارەگاکانی ئەمریکا لە عێراق و لە لایشی دیکەشەوە دۆخی لوبنان بەرەو خراپتر ڕات و بەردەوام لە ئیسرائیل و هێرشەکرێتە سەر لوبنان و بە پێچەوانەشەوە. عێراق دەبێت چی بکات خۆی لەم ململانەیە بپارێزێ؟ بسم الله الرحمن الرحيم. بناوی خدای گەورە و میهرەبان. شەوی ئێوە باش، شەوی بینەرانی بەڕێزیش باش، زۆر سپاسی ئێوە دەکەم. عێراق بەشێکە لە بەرەی مقاومە، هەروەها بەشێکە لە جوگرافیایە کە هەندێک میحوار دەورەی داوە، میحواری تورکیا و سووریا و چین و کەندا و رووسیا و ئەوانە بۆیە من دەو باوەڕدەم کە عێراق پێویستە زۆر ئاگاداری خۆی بێتن لە هەنگاوناو بەو ئاراستەیە ئەگەر ئێمە باسی عێراق بکەین کە پێویستە ڕێگای عێراق بۆم ڕێژکراوە بەو ئاراستانە بەو ئاراستە هەڵەکاندا هەر هەنگاوێک ئەگەر بە هەڵا بنێت لەوانەیە بۆمبێک لە ژێر پێیدا بتەقێتەوە. بۆیە پێویستە عێراق زۆرترین نەرمی بنوێنێت لەگەڵ گۆڕانکاریەکانی ئەو ناوچەیە و لە سیاسەتی دەرەوەیدا بۆ ئەوەی خۆی بە دوور بگرێت لە هەر پڕوشکێکی ئاگر کە لە ئەنجامی ئەو شەڕە ئەو جەنگە بێتە ئاراوە بەرۆکی بگرێت و هیوادارم سیاسەتێکی سەرکەوتوانە پەیڕەو بکات و لە پلەیەکی باڵادا ئاگاداری دۆخەکە بێت و هیچ لانگیری لە بابەتەکەدا نەکات لەسەر حسابی هیچ کەسێک پشتیوانی لایەنێکی دیکە نەکات. بەڵێ ئەمە ڕاستە کە هەندێک گروپی بەرەی مقاومە لە عێراقان و عێراق ناتوانێت وەکو سەرکردایەتی سیاسی ڕێگیری لەو گروپانە بکات و وەڵامی ببێتە بەربەست لە بەردەم هێرشەکانی سەر بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێوە بینیوتان و ئێمەش بینی بیستمان کە شەوی ڕابردوو گرژیەکان بە چ ئاستێک گەیشتن و عێراق و ئیسرائیل چەندە پێشێلی بنەمانێ و دەوڵەتیەکانی کرد و دەستدرێژی کردە سەر سەروەری خاکی وڵاتان لە سووریا و لوبنان و ئێران لە عێراقیش هەروەها. بله برێز خەلفی نوێها هەندێک خستن هەندێک خراو لە عێراقی تایبەتی بەرەیان مقاومە دخوازن شەر لە هەمبەرێ حیزن هەفتەیمانان حیزن ئەمریکی دیسە دەست پێ بکەن مەترسیای ڕیشەی لەسەر زۆنا سەوز هەیە گەلو ئەڤ یەک دناو عێراقی بخۆدەژی ئالۆزیەکی سیاسی ئالۆزیەکی سەربازی پەیدا ناکەد لەسەر گۆڕەپانە سیاسی سەربازی عێراقی خۆدەژی. نعم باڵێ من لەو باوەڕەدام کە ئەو هێرشەکانی بەرەی مقاومە وەک هێرشی هاوشێوە دەبێت چۆن ئەمریکا سەربازگەکانی کردە ئامانج. من لەو باوەڕدام کە بەرەی مقاومەش هەندێک ئامانجی سەربازی دەستنیشان دەکات چ لە بنکەی سەربازی عین ئەسەد یانیش لە تەل ئەڤیڤ یاخۆت ناوچەکانی دەوروبەری ئەو شوێنە. بۆیە من لەو باوەڕەدام
کە ئەرکەکاندا بەشکراون لە نێوان حوسیەکانی یەمەن و هەروەها لەگەڵ حزب اللای لوبنانی و لەگەڵ گروپەکانی بەرەی مقاومەی عێراقی و هەروەها لە سووریاش هەموویان چەند ئامانجێکی دیاریکراویان دەبێت بۆ وەڵامدانەوەی ئەو دەستدرێژیانەی ئیسرائیل واتە مەبەستن دەستدرێژیەکانی تەل ئاڤیڤ و ئەمریکا هەردووکیانە بۆ سەر سەروەری وڵاتان و کوشتنی کەس خەڵکانی بێتاوان بەبێ لە بەرچاوگرتنی بنەمانێ و دەوڵەتیەکان کە هێرشیان کرد و هەروەها دۆخی دیبلۆماسیشیان لە بەرچاو نەگرت بۆ چارەسەرکردنی کێشەکان بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق بوونێکی مەرجدارە و ئێستا کە لێرە هەڕەشەیەک بۆ سەر ئاسایشی عێراق هەیە هەبێت لەو کاتەدا دەکرێت کە پشت بە هێزەکانی ئەمریکا ببەستی بەڵام ئێستا دۆخەکە جیاوازە ئەگەر بزانن خودی هێزەکانی ئەمریکا یاخۆت هاوپەیمانان دەبێت هەڕەشە بۆ سەر ئاسایشی عێراق ئەو کات داواکاریەکی ڕەوایە ئەگەر داوا بکرێت ئەو هێزانە لە عێراق بکشێنەوە ئەوەی من دەزانم کە ئەمریکا دەیەوێت هەڵوێستە گرژیەکان لە ناو خاکی عێراق زیاتر بێت بۆ ئەوەی ئەوە جەخت بکاتەوە کە بوونی ئەو لە عێراق گرنگیەکی حتمیە بۆ ئەوەی ڕەواتی بەمانەوەی خۆی لە عێراق بدات بۆیە نایەوێت گرژی و ئاڵۆزی لە خاکی عێراق خەڵاز ببن لەگەڵ ئەوەشدا پێویستە بەڕێز خەڵفی زەمانەت چێ لەوە ئەگەر هاوپەیمانی نێودوڵەتی و هێزی ئەمریکی لێرە نەبن لە عێراق نەبن دۆخی ئاسایشی عێراق پارێزراوە عێراق خۆی ئەتوانێت بەرگری لە خۆی بکات ئەتوانێت ڕوبەڕووی داعشیش بێتەوە لە ڕاستیدا هیچ زامنێک نییە هیچ گرنتیەک نییە کە عێراق دەتوانێت ڕوبەڕووی ئەو تەمەعکاریانە ببێتەوە کە لەسەر لە چواردەورەی سنوورەکانیەوە چاویان بڕیوەتە ناو خاکی عێراق ئێمە لە باکوورەوە داگیرکردنی خاکی کوردستانمان هەیە هەروەها داگیرکردنی ئەمریکامان هەیە هەروەها دەسوەردان لە بڕیاری سیاسی عێراق هەیە لەلایەن ئێرانەوە هەروەها تا شەوی ڕابردووش هەندێک لە وڵاتانی کەندا و بەوە تۆمەتبارکران کە لە فڕۆکەخانەکانی وڵاتانی کەنداوە موشەکەکان ئاراستەی خاکی عێراق و ناو ئێرانیش کراون بۆیە ئەم ئاماژانە برێز خەلفی یانێ بڕاستی بەرژەوەندیە عێراقی چ دخوازی هەم دووارەی ئابووری هەم دووارەی سیاسی دیپلۆماسی ئەولەیی ئاشتیان ئافخەیی دەژی کو عێراق نزیکی شەر ببە یان عێراق خۆ ژێ شەر دوور بخە لێرەدا هیچ کەسێکی ژیر نییە کە داوا بکات داوای ئەوە بکات دەبێت عێراق پەلکێشی ناوشار بکرێت ئەو هەروەها هیچ کەسێکی عاقلیش نییە تەنیا لە ناوگەلی عێراقدا لە ناو ئەو گەلانەش کە ئاشتی خوازن داوای ئەو شتا بکات بەڵام کاتێک جەنگ بەسەردا سەپێندرا چ لەسەر ئاستی سەربازیا خۆت سیاسی تۆ ناچاری وەڵام بدەیتەوە بچیتە ناودە ئەوە پێویستە لەو کاتەدا عێراق بەرگری لە گەلی خۆی و بەرژەوەندیەکانی و هەموو سەروەری خاکی وڵاتەکەی بکات من دەڵێم وەکو کەسێکی عێراقی دەڵێم نەخێر و هەزار جار نەخێر بۆ جەنگێک کە عێراق پەلکێشی ناو ئەو شەڕە بکرێت عێراق ئێستا وەکو عێراقی نۆهۆتەکان یاخۆت هەشتەکان نییە عێراق لەرزۆکە لە عێراقدا بڕیارێکی یەکگرتو نییە
سیاستێکی یەکگرتو نییە هەموو کۆمەڵەکانی عێراق و مەذهبەکانی عێراق هەر یەکێکیان بە دوای بەرژەوەندی تایبەتی خۆی دەدەگەڕێت و داوای ئەوە دەکات کە لە بەرژەوەندی گشتی عێراقی دوور بکەوێتەوە تەنیا بۆ خاتری بەرژەوەندی خۆی دواتریش پێویستە عێراق خۆی هەز بەوە بکات کە لە بازنەی هەڕەشەکاندایە لە هەموو ئەو نەخشە خراپەدا کە لە بەردەممان هەیە. بەڕێز داود حەلفی شارەزای سیاسی لە بەغدا لەگەڵماندا بووی. سوپاس.